ئەچینە تەوری یەکەمی بەرنامەکەمان هەندێک دەنگ و هەندێک گۆرانی هەن ئەکرێت بڵین ئاسایینین بەڵکو ئەسنە نێوڕۆحەوە و دەبنە بەشێک لە ناسنامەی نەتەوەیە. کاتێک باز لە هونەرمەندی گەورەی کورد مامۆستا حەسەن زیرەکەکەین تەنیا باز لە هونەرمەندێکی ئاسایی ناکەین بەڵکو ئەکرێت بڵین باز لە قوتابخانەیەکەکەین. بۆم تەوری بەرنامەکەمان باز لە ماستەرنامەیەکەکەین کە لەسەر گۆرانی و بە هەمان شێوە لەسەر بەرهەمەکانی هونەرمەندی گەورەی کورد مامۆستا حەسەن زیرەک ئامادەکراوە لەلایەن میوزیسیان و توێژەر گۆران لوقمانەوە کە ئێستا لە ستۆدیۆی فورسات مەگەزین و باسێک لەم توێژینەوە و لە هەمان کاتە باز لەم ماستەرنامەیەکەین. مامۆستا گیان سڵاو دەبێ و زۆر بەخێر بێت. زۆر سپاس بۆ ئێوەش. سەرەتا باسێک لە ماستەرنامەکە بکەین، هەروەها ناونیشانی ماستەرنامەکەت. زۆر سپاس. ماستەرنامەکەم مانگی ساڵی 2026 بڕانامەکەم بەدەستێنەوە تاوەتوێ ماستەرنامەکەم کرا. ناونیشانی ماستەرنامەکەم بەکارهێنان و گەشەپێدانی میلۆدیەکانی حەسەن زیرەک لە میوزیکدانانی کوردی نوێدا بە زمانی عەرەبی بڵاوکرایەوە. باشە، چۆن ببیرەوە کردەوە کە هونەرمەندی گەورەی کورد مامۆستا حەسەن زیرەک ببێتە بنەمای توێژینەوەکەت؟ حەسەن زیرەک هونەرمەندێکە، هونەرمەندی یەک سەردەم نییە، هونەرمەندێکە بۆ هەموو سەردەمەکان، چونکە حەسەن زیرەک یەکێکە لە دامەزرێنەرانی یاخود ئەتوانین بڵێن نازنامەی بنیادنەری نازنامە، یەکێکە لەوانەی کە بە بنیادنەری نازنامەی موزیکی کوردی ئەژمارەکرێت و خۆی هونەرمەندێکی زۆر گەورەیە. ئەنی ئەم ماستەرنامەیە حەسەن زیرەک ناخاتە ئاستێکی باڵاترەوە و حەسەن زیرەک پێویستی بەمە نییە، بگری ئێمە پێویستمان پێێتی. ئێمە ناوی حەسەن زیرەک بەکارهێنین لە ماستەرنامەکەماندا و وەکو توێژەر وەکو ئەکادمیستێک بتوانین بۆ نەوەکانی داهاتوو نازنامە میراتی کوردی بەدیار بخەین. دەستخۆش. ئەو تایبەتمەندیەی کە هونەرمەند مامۆستا حەسەن زیرەکی پێجیا ئەکرێتەوە لە ماستەرنامە لە توێژینەوەکە چۆن باست کردووە، چۆن جیات کردوێتەوە؟ لە چەند تەوەرێکە باسی حەسەن زیرەک کراوە. حەسەن زیرەک یەکێکە زۆر کەس گۆرانی ئەڵێت حەسەن زیرەک، من دوێنێ وتارێکم بڵاو کردو یادی حەسەن زیرەک بوو 26 ئەمەژم بۆ کردووە کە زۆر کەس گۆرانی ئەڵێ زۆر کەس مێژوو ئەنووسێتەوە. حەسەن زیرەک یەکێکە لەو کەسانی کە مێژووی نووسیەوە، چونکە میلۆدی هەر تەنها گۆرانی بێژنەوە. حەسەن زیرەک یەکێکە لەو کەسانی زۆر بە جوانی میلۆدیەکانی لەناو هەڵقوڵاو و ڕەسەنایەتی میراتی موزیکی کوردیا بنیانراوە. ئێمە توانین سوودی لێ ببینین. ناونیشانی ماستەرنامەکەم کە لەگەڵ چەند هاوڕێکمە و توێژ لەگەڵان بەکارمان هێنا و زۆر خۆشحاڵی کردین و کۆمەڵێک لە میلۆدیەکانیمان بەکارهێنایەوە. دووبارە داماڕشتە و میوزیکی هاوچەرخمان لێ دروستکردن بۆ کۆمەڵێک لە ئامێرەکان و لەگەڵ ئۆکسترایە. باشە، شکاریشمان بۆ کردووە لە بەشەکانی چوارم. من نووسینەکەی خۆتم خوێنەوەی کە دوێنە بڵاوت کردەوە لە یادی هونەرمەندی نەمەر مامۆستا حەسەن زیرەکە، باست لە داڕشتنەوەی میلۆدیەکانی زیرەک کردووە. باشە، چۆن میلۆدیەکانی هونەرمەند حەسەن زیرەک تێکەڵ بکرێت لەگەڵ ئەمێرە مۆدێرنەکانە بۆەوەی کە هەم نوێکاری بێت لە کارەکەیە و لە هەمان کاتدا ڕەسەنایەتەکەشی لەدەستنێت؟ وەکو باسمان کرد، ئەگەر ئێمە بمانەوێت کار لەسەر ڕەسەنایەتی بکەین ئەبێت بگەڕێنە بۆ پاشخانە مێژووی کە هەمانە. ئێمە حەسەن زیرەک گرنگترین کەسە، یعنی حەسەن زیرەک لەبەر ئەوەی زۆر باس کراوە نامانێ بچینە وردەکاریەوە. حەسەن زیرەک نەخوێنەوار بۆ چی بووە وایە لەبەر ئەوەی حەسەن زیرەک هەڵقوڵاوی ناوچەی موکریان و ئەو ناوچەی خۆی بووە، تەنها گوێویستی کۆمەڵێک لە گۆرانی بێژ و ئەوانە بۆ کە لە سەردەمی خۆیان بوون، یعنی لە سەردەمی کوردستانیشکە و کاتە تا سەر زۆر ئستەمار کرابوو نەکراوە بە ڕووی دنیای. حەسەن زیرەک زۆر تێکەڵاوی کەلتورەکانی تر نەبوو، واتە هەڵقوڵاوی ڕاستە خۆی ناو کوردستانە، ینی بۆیە نازنامەی کوردی زیاتر بە کارەکانی و دیارە. و ئێمەش وەکوە توێژەران ئەگەر بمانەوێت کاری ئەکادمی بکەین لەسەر نازنامی موزیکی کوردی، حەسەن زیرەک یەکێکە لەو نمونە باشانی کە ئەتوانین سوودی لێ ببینین و بۆ داهاتومان. باشە، چ خاڵێکی زۆر دیار هەیە کە خەڵک پێی نەزانی بێت بەڵام تۆ لە توێژینەوەکەی خۆتا باست کردبێ؟ لانی حەسەن زیرەک بابەتێکی مێژوویە، منیش هەر دەستم کەوتووە، واتە
پێم وانە شتی زۆر شاراوم باس کردەوێت بەڵام هەوڵم ماوە ئەو تەوەرانە باسکەم کە کەمترین کەس باسی کردووە. حەسەن زیرەک لە خۆی فێری گۆرانی نەبووە. حەسەن زیرەک گویستی چەند کەسێک بووە ناوێنی هێناوە. شێخ کامیلی زەمبیل کێکێک بوو لەوانەی کە سەرسامی بووە بەداخەوە کە تۆماری دەنگی کەمە و لەگەڵ ئەوانەی شێخ جەعفەری شێخ ئەرب نەماڵەیەکی شێخن لە ناوچەی سنە کە لە ماسەرنامەکەی ئاماژەم پێیەوە سەرچاوەکەی دیارە کە حەسەن زیرەک سەرسامیان بۆ لەوانە فێری گۆرانی وتون بووە. گۆرانی نووری ڕوخسارم هی کەسایەتی دووەمە کە حەسەن زیرەک وەریگرتووە بەداخەوە ئەم هونەرمەندانە کە ئێستا تۆمار و قەوانیان نیە بەڵام لە ماسەرنامەکە ئاماژەم پێکردووە و لایەنێکی تری حەسەن زیرەک لایەنی ناسیۆنالیستی کوردیەتی یعنی حەسەن زیرەک کەسێک بووە هەستی ناسیۆنالیستی زۆر بەهێز بووە تەنانەت تووشی زۆربەی ئەو کێشانەی کە لە ڕادیۆکان بووە. حەسەن زیرەک زۆر پابند بوو بە داوامکردنەوە بە ئیش و کار و بە گۆرانیەوە زۆر گرنگیش بوو لە لای ئەوانی کە بەرنامەیان پێشکەش کردو و میوزیسیانەکان بەڵام دوجار سێرێک کرد جێگەی نابێتەوە لایەنی ناسیۆنالیستێکی حەسەن زیرەک تۆزە زاڵە بەسەر ئەوەیە لێرە باسم کردو. ڕەنگە کەسێک گوێ لێ مەبێت بینەری بەرنامەکەمان بێت هونەرمەند حەسەن زیرەک چ پێویستێکی بەمە هەیە یان ئێمە چ پێویستێکمان بەو توێژینەوە یا بەو مەسەرنامەیە هەیە پێویستیەک هەیە. ئاماژەم پێکرد حەسەن زیرەک جێگەیەکی بەرزیە پێویستی بەناوهێنانی ئێمە نیە لە ماسەرنامەیەکدا بەڵام خۆشحاڵم من نازانم ئەمە تا چەند ڕاستە خۆم لە گوگل سکۆڵ و لە ئایما ئایا ماسەرنامەی تر هاتووە بەم ناونیشانە بەناوی حەسەن زیرەکەوە لە ڕۆژهەڵات وتی وەکو دەستم کەوتووە یەکەم جارە پێم وابێت و خۆشحاڵ بووم بەمە وەکو ئاماژەمان پێکرد ئێمە پێویستمان بەناوێنانی حەسەن زیرەکە چونکە حەسەن زیرەک ئەوەنە بە کوردیکی پاک گۆرانی وتووە بۆ بە میراتێکی مێژووی بۆ ئێمە ئەگەر ئێمە بتوانین توێژینەوە بکەین و بۆ داهاتوو موزیک بەرهەم بهێنین بە شوەیەکی ئەکادمی و ڕەسەنایەتی کوردی دیار بێ حەسەن زیرەک باشترین نمونەیە بۆ ئێمە. باشە کە باز لە مامۆستا حەسەن زیرەکە کرێت بە جۆرێک ناوی هەنرێت کە ناسنامەی میوزیکی کوردیە ئەکرێت بڵێن زیرەک بۆتە مەرجەعەیەک بەتایبەت بۆ بەرهەمە نوێیەکان. حەسەن زیرەک ئەوەی جیایە کاتۆ لە هونەرمەندانی سەردەمی خۆی و تا ئێستاش حەسەن زیرەک بۆ یەک سەردەم گۆرانی نەوتووە یعنی ئەگەر گوێ لە میوزیکەکانی بگریت هەمان ئەم موزیسیانانن کە بۆ گۆرانی بێژەکانی تریشان موزیک ژەنی و ئاوازیان داناوە بەس حەسەن زیرەک ئەوەی جیای ئەکاتەوە بۆ هەموو سەردەمەکان ئەگونجێت یعنی تەنانەت ئێستا ئەوانەی کە ڕێکخێرانی گۆرانی موزیکی ئێستا هاوچەرخ لەگەڵ کۆمپۆزەرانی ئێستا چونکە دوو بابەتی جیاوازن ڕێکخێرانی گۆرانی موزیکدانان دوو بابەتی جیاوازن موزیکدانان زیاتر بابەتێکی ئەکادمی زانستیە کۆمەڵێک لە چەند فۆرمێکە موزیک دەنووسێتەوە و ڕێکخێرانی گۆرانی زانین چۆنە ئەوانەی گۆرانەکانی بەکارێنەوە تا ڕادەیەک ئەتوانن وەکو خۆی بەڵام موزیکەکەی بگۆڕن و بە کۆمەڵێک ئامێری سەردەم پێشکەوتو بەس موزیک دانان ئەکی بە نۆتاسیۆن نۆتەکەی ئەمێنێتەوە ئەمە بێەوە توێژینەوە بۆ داهاتوو بۆ مێژوو ئێمە توانین میلۆدیەکانیان بەکاربێنین بەبێ دەنگ بۆ ئامێریکی بنووسینەوە دوجار فێرخوازێک لە کۆلێژ و لە پێی مانگاکان بیانەوێت فێری موزیک ببن لە جیاتی ئەوەی فێل موزیکێکی نەتەوەیەکی تر یان لایەنێکی تر لێبن ئێمە موزیکی ئەکادیمیمان هەیە و لەم توێژینەوەی و لە دەیان توێژینەوەی تر ئەتوانین بکەین لەسەر میلۆدیەکانی حەسەن زیرەک و گۆرانی بێژانی دیکەش کە بتوانین بۆ میلۆدیانە فێری موزیک ببن و بەزانستی بکەن و تەکنیکی بۆ زیاکەن و جگە لەلایەنە دینامیکەکانیش. باش مامۆستا گۆران ئەو گونجانە سایکۆلۆژی چییە لە نێوان بەرهەمەکانی هونەرمەند حەسەن زیرەک و لە نێوان گوێگرەکانیە چی ئەم گونجانەی دروست کردووە دەنگێتی میلۆدیەکانێتی یان سەردەمەکەی ئەو کاتیە کەم گۆرانەی تیاوتراوە. حەسەن زیرەک زۆر پابند بۆ بە گۆرانی وتنەوە سێ قۆناغ لە ژیانی گۆرانی وتنیا هەیە قۆناغی بەغداد کە سەرەتای دەستپێکی بووە تەم ئاماژەم بۆ کردووە کێ دەستی حەسەن زیرەکی گرت چونکە حەسەن زیرەک زۆر دەربەدەری زۆری بینیوەکو زۆربەی کەسایەتی گەورەکانی دنیا منەڵێم ئەمە هۆکاری ڕووناک بنەوەی حەسەن زیرەکە چونکە دەستبەرداری هەموو شتێک بۆ دوجار بۆ ئامانجەکەی هەڵیاوە لە شاری بەغداد ساڵی 1953 ئاشنایەتی لەگەڵ بەڕێز خۆلە خژوم مامجلال دروست ئەکات چونکە مامجلاریش خۆی لە ماستەرنامەکە ئاماژەم پێ کردووە
خۆشی لە سێ جێگای ئاماژەی پێکات بە ڤۆیس و ینی تۆماری دەنگی و میدیاخانی هاوسەریشی ئاماژەی پێکات کە کەسایەتێک بە ناوی مام جەلالەوە کە کوڕێکی گەنج بووە لەوێ خەریک کاروباری سیاسی بووە سەرسامی دەنگی حەسەن زیرەک بووە کە لەو هۆتێلەیە کە ماوەتەوە گۆرانی وتۆ حەسەن زیرەک گوێی لێ بووە ئاشنای کردووە بە ڕادیۆی دەنگی کوردی بەغدا لە ڕێگەی پەیوەندیانی خۆیەوە حەسەن زیرەک ئاماژەی پێ کردووە ئەمە بوو بە وەرچەرخانێک بۆ حەسەن زیرەک یعنی حەسەن زیرەک لێرەوە تێکەڵای بەشی ڕاگەاندن بوو بڵاو بۆ بە دەنگی بە کوردستانە بە ناوچەی کرمانجی خوارەوە بە تایبەتی چونکە بەڕاستی هەموو ئەمدی و ئۆدی گوێلی ئەکردن ئەمە دەستپێکی سەرەتای کاری هونەری حەسەن زیرەک بوو دوجار ئەگەڕێتەوە بۆ وڵاتی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان لە شاری تاران لەگەڵ ئۆکسترایی ڕادیۆی تارانە بەرهەم پێشکەشەکە و 3 ساڵێ بەردەوامە بێ ڕۆژانە نیو کاتژمێر گۆرانی وتووە ئاماژەم پێ کرد و ئەوەی جێگی داخە کە ئەرشیفەکان زۆربەی نەماون لەوێ ئیتر هۆکارەکەی نازانی نادیارە حەسەن زیرەک ئەوەی جای ئەکاتەوە سەیرە لەگەڵ ئۆکسترایە گۆرانی ئەڵێت پێت وایە ئەمە کەسێکی زۆر زانستیە زۆر ئەکادیمێ بەبێ ئەوەی ئاوت کات یاخود تەکنیکی و کۆمەڵە تەکنیکی ئۆکسترایی هێلک بۆ گۆرانی وێژ جیایە کاتەوە لە گۆرانی وێژی تیپێکی سەنعەتی یاخود تەختی شانۆی بچووک دینامیکی وەکو پیانۆ فۆرتۆ کریشاند و دیمیناند و ئەمانە حەسەن زیرەک هەست دەکەی ئەمانە سەیرە بە نەخێنەواری و خەوتی زانستی مۆسیقای نەخوێنی و ئەمانە ئەکات دوجار بەشی گرنگترین لەوێت ڕوات یەتە ڕادیۆی کوردی کرماشان لەوێ وەرچەرخانێکی مێژووی ڕوئات حەسەن زیرەک بە ئەزمموونێکی زۆرەوە گەڕێتەوە ئەو حەسەن زیرەکە نییە کە ڕۆشتۆتە دەرەوە لەوش لە ناوچەی ڕۆژهەڵاتی کوردستان کەیەتەوە لەگەڵ ئۆکسترای ئەزممونیە لەگەڵ تیپە هونەریەکانی نەتەوە جیاوازەکانە ئەزممونیە بەڵامەوەی خۆشبەختانە حەسەن زیرەک کە ئەگەڕێتەوە ڕادیۆی کرماشان موزیسیانەکانی کوردن لەوێ ترۆفکی کارەکانی بەرامەهێنرێت لەوێ لەگەڵ مستەفا میرزادە و حەسەنی کامکار و کۆمەڵێک هونەرمەندی موزیسیانی زۆر بەناوبانگ کارەکەن ئێستا ئەو کارانیان ترۆپکی کارەکانی حەسەن زیرەکن 400 بەرهەمی هەیە تۆمارکراوە ئەرشیف لە ڕادیۆی کرماشان بەڵام گۆرانی دووبارەی زۆرتیە ئەوەی جێگەی سەرسوڕمانە حەسەن زیرەک لە گۆرانی دووبارەکانە هۆنراوەکەی جیاوازە لەگەڵ گۆرانێکی پێشخۆی ئەمە دەلالە لەوەی حەسەن زیرەک بەڕاستی وەکو کانیایەکی تێکست و هەڵبەست دوا بوو یعنی خۆیان موزیسیانەکان ئیگەڕنەوە لەسەر چاوایان ئاماژەی پێکراوە ئەڵەن کە ئێمە هەڵەیەکمان کردووە لە کاتی تەمرینکردنا گۆرانی وتۆ حەسەن زیرەک دوایی کە دووبارەمان کردوێتەوە مۆزیکەکە گۆرانێکی دەست پێ کردو هەمان و تێکستانی بەکارنێناوەتەوە لە 2010 تێکستی زۆر جوان زۆر کوردین ئەمانە ئەوەی بلیمەتی حەسەن بۆ ئەم سەردەمەشە گونجە بۆ ئەم ئێستاوتراوە هەندێک ئەوە بلیمەتی حەسەن زیرەکە باشە توێژینەوەکەت چێ سوودی لێبینێت ئەکرێت بڵین خوێندکارانی زانکۆ پەیمانگاکان هەر توێژینەوەیکیان بوێت ئەگەر لەسەر مامۆستا حەسەن زیرەک بیکەن سوود لە توێژینەوەکەی تۆ وەرەگیرێت وەکو سەرچاوەیەک ئێستا لە باسی حەسەن زیرەک دەرەچین چونکە تایتڵی ماستەرنامەکەم بەناونیشم ماستەرنامەکەی من بە زمانی عەرەبی بوو چونکە فەرمانی وەزارەتی خوێندنی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان بوو کە هەر سەرپەرشتیارێک هەر زمانێک هەبێت ئەبێت توێژەر پابند بێت و بە زمانی سەرپەرشتیارەکەی من سەرپەرشتیارەکەم دکتۆر ناسر هاشم بدن لەبەرەوەی نازناوی زانستی بەرز بوو سەرپەرشتی توێژینەوەکەی کردم لە زانکۆی بەسڕا بەڵام زۆر سواسێکم هیچ ڕێگری نەکردین لە زۆربەی بابەتەکان بابەستە ناسیۆنالیستی کوردیەکان ئاماژە پێ کرد ینی خۆشبەختانە بگرە هاوکاری کردین و شانازیشی پێوە کرد و بەرهەمەکەشی لێ خۆی بڵاو کردەوە ئەم بەرهەمەی ئێمە بۆ بواری توێژینەوە بۆ بواری مێژووی سوودی هەیە ئێمە کۆمەڵێک با میلۆدی کوردیمان هێناوە دامان ڕۆشتەوە بۆ ئۆکسترا بۆ ئامێری جۆر بە جۆر خوێندکار ئەتوانێت بیژەنێ سوودی لێ ببینێ ئەمە وەکو لایەنی پراکتیکی لایەنی مێژووی کۆمەڵێک بابەتی مێژوویمان باس کرد سەبارەت بە حەسەن زیرەک دوجارینە سەر کۆمپۆزیشنی موزیک کە ماستەرنامەکەی خۆم لەسەر بنیاد ناوەک و پسپۆڕی کەم بکالۆسەکەشم هەمان پسپۆڕیە لە زانکۆی سلێمانی ئێمە ئەگەر باسی مێژووی موزیکدانانی کوردی بکەین مێژوویەکی زۆر دوور و درێژی نییە چونکە ئێمە بازێکمان ناوە چونکە سودمان لە تەکنیک و ئەو موزیک و نۆتانی کە لە ڕەش ئاوایە هەبوو بەکارمان هێناوەتەوە
ئەنی 50 ساڵێک نابێت تەمەنی موزیکدانان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستان نەکار بڵێم کورد چونکە تورکیا و ئێران و عەرەبیەکانیش هەرەمان قسە بۆ ئەوانیش تەواوە. من هەستاوم مێژووی هاوچەرخ لە مێژووی چاخەکانی ناوەڕاستی موزیکدانانی ئەوروپیم باس کردو. چۆن گەشەی کردو ئامێرەکان لە ڕووی توێریەوە توێرەکانی هونەر موزیک چۆن گەشەی کردووە ساڵ بە ساڵ و قۆناغ بە قۆناغ. ئەمە بەشی دووەمی ماسەرنامەکەم تێدایە وەکو لایەنێکی مێژووی کە ئەتوانێت سوودی لێ ببینێت تا ئەگاتە ئەمڕۆ هاوچەرخ پاشان ئەو فۆرم و ئەو کەرەستانەی کە لە موزیکدانانی زانستیە بەکارهێنرێن ئاماژەم پێ کردووە. ستراکچەرەکان بە شێوەیەکی گشتی بۆ نمونە ئەگەر کەسێک بوێت موزیک بنووسێت لەم ماستەرنامەیە شارەزای ئەوە دروستەکە هەم لە ڕووی مێژوویەوە و لە ڕووی ئەستراکتەرانەوە چی پێویستە هاوکاری بێت بۆ دروستکردنی موزیک. دەستە خۆش مامۆستاکیان سپاس بۆ تۆ، سپاس بۆ بەشداریکردنت لە بەرنامەی کورسات مەگەزین و هیوای سەرکەوتنت بۆ خۆش. زۆر سپاس بۆ زۆر سپاس بەم دەرفەتە. سپاس دەست خۆش.